سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئەم سەگەی بەدەستی منەوەیە لەبەرەوە بەستراوەتەوەکەوە چاوەکانی لەدەستداوە کوێر بووە بە تاپەڕ لێی دراوە. هەندێک چیرۆکی لەمە بە ئازارتر بڕینەوەی دەست و قاچی سەگ لە هەرێمی کوردستاندا بۆ سیحر و جادوو فێڵکردن. ئەمێ بپرسم ئازاردان و عەزێتدانی ئاژەڵی بێلانە بەگشتی وە سەگ لە هەرێمی کوردستاندا تاکەی بەردەوامی پێدەدرێت. ئایا چۆن دەکرێت بۆ جادووی و سیحر و فێڵکردن بەو جۆرە ئازاری ئاژەڵەکان بدرێ؟ چۆن چارەسەر بدۆزینەوە؟ تاکەی پرۆسەی نەرزۆکردنی ئاژەڵان لە هەرێمی کوردستاندا دوا دەکەوێ. بەو پێی ئامارەکان پێمان دەڵێن ئەگەر پرۆسەی نەرزۆکردن دەست پێ بکات ئەوە تا چەند ساڵی داهاتوو ئاژەڵی بێلانە کەم دەبێتەوە نەک لەناو دەبرێت. لەگەڵمان بن. هەرچەندە زۆرینەی ئاژەڵدۆستان لەسەرەوە کۆکن جێبەجێکردنی پرۆژەی گرتن، نەزۆکردن، گەڕاندنەوە، هەروەها دروستکردنی شێڵتەر بۆ ئاژەڵە بێلانەکان و زیادکردنی هۆشیاری و کللتوری ئاژەڵدۆستی هاوشان لەگەڵ یارمەتیدانی ئەو خۆبەخشانەی خزمەتی ئاژەڵان دەکەن ڕێگایەکی دروستە بۆ کەمبوونەوەی ئاژەڵە بێلانەکان، بەڵام مەترسیی ترسناکی تاڕادەیەک شاراوە. لە ڕێگەی چەندین نمونەوە هەستی پێدەکرێت ئەویش بریتە لە بڕینی دەست یان قاچی ئاژەڵان بە زیندویی، ئەویش لەسەر داواکاری هەندێک کەس لە ژێر پەردەی کاری جادووی و سیحر و هاوشێوەکانیان. سەنگەر دەرهێنەر و مۆنتێرە لە کوردستان 24 چیرۆکی یەکێک لەو سەگانەی لە ڕێگەی مۆبایلەکەی خۆیەوە دۆکۆمنت کردووە. دەڵێت شەوێک کاتێک لە دەوام گەڕاوەتەوە لای ماڵەکەی خۆیان سەگێکی بینیوە کە ئاسەوارێکی قورسی بڕین و لێکردنەوە لەسەر جەستەی بووە. ئەو هەوڵەکانی دەخاتە گەڕ و دوای چەند شەوێک کەسێکی بیانی بە ڕەگەز ئەمریکی کە ئەویش خاتوڕێنەیە لە شێڵتەری سەگی بێلانەی هەولێر خۆبەخشانە کار دەکات، دەگاتە کۆڵانەکە و پاش هەندێک چارەسەری سەرەتایی سەگە ئازاردراوەکە و مێینەکەیشی لەگەڵ خۆی دەبات. هەرەوەدا پێکرا بچم هەندێک خواردنی بۆ بێن مەسەڵ وەکو گۆشت و ئاو نۆدانە لە پێشی. ئیدی دوایەوە چەند ڕستپێکم کرد لە فەیسبوک وڵام کردەوە، هەر ئەو شەوی کەس جوابی نەبوو. بەس دۆ سمێنێ چەند بادرێک یعنی کە پەیوەندیان پێوە کرد بوو نامەیان ناردبوو کە بە هانای ئەسەگەوە بێن. خۆشبەختانە چەند بادرێک هاتوونە خەت کە پەیوەندیان پێوە کردن دۆ سمێنەکەی. من نزیکەی 3 ڕۆژ 4 ڕۆژ بە دوای داگەڕام کە دوایەوە دۆزیمەوە. ڕاستی تەلەفۆن لە ئاشتیخان کرد لە گەر ڕیناخان کە پەیوەندی پێوە کرد. خۆشبەختانە لوکێشن لۆ ڕینەخان ڕەوان کرد و بە چەند دەقەیەکی زۆر کەم گەیشتە لام. ئەو کات سەگەکەم ڕێک لە هەلەکەم بوو. ئیدی کە بەهانایە هاتوو کە خواردنی دایە و خۆشبەختانە عیلاجێکی سەرەتایی لۆ کردی و هەندێک خواردنی دایە و دەرزێکی لێدا و ئیدی خستە ناو سیارەکەی و بردی. لە ڕاستیدا من کرد سەرەتا و سەگەم یعنی زۆر پێتەوە چوو نەمزانی عیلاجی چی یعنی ئایا دەبی شوێنەکەوی کە بتوانە عیلاجی بکەن. خۆشبەختانە کە یەکلاوانە کە ڕینەخان و ئاشتیخان کە گەیشتە شوێنی مەبەست بەڕاستی زۆر دڵخۆش بووم کە شوێنێکی وا هەیە عیلاجی سەگ بکرێتن. گروپێکی ئاژەڵدۆستی هاوکاری بەرنامەی بنکۆڵ دەکەن لەم پرۆگرامەدا. یەکێک لە ئەندامانی گروپەکە توانیوێتی لە ڕێگەی یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەسێک بدۆزێتەوە کە وەک خۆی دانی پێدادەنێت کاری جادووی دەکات و داوای دەست و قاچی سەگ دەکات بە زیندویی. هاوکات داوای پشیلەی ڕەشیشی کردووە کە گوایە بۆ ڕەشکردنی نێوان دوو کەس بەکاری دەهێنێ. لە ئەسنای ئەو چالاکیانەمانە یەکێک لە دیارترین ینی ناشرینترین دیاردەکانمان بینی کە لەم شارەیە ڕۆئەیە بەبێ ئاگایانە بەبێ ئەوەی کە خەڵک لێی هۆشیار بێ. ئەویش ئەوە بوو کە ئاژەڵەکان سەر ئەبڕن و قاچ و دەستی بەکارهێنن بە تایبەتی سەگ و پشیلە بە مەبەستی ئەوەی کە جادوی پێواکەن، نوشتەی پێواکەن و بەفاڵی پێواکەن. لە شاری سلێمانی زۆرێک لە سەگ و پشیلەکانمان دەست و قاچیان بڕاوەتەوە، دەستێکی یان قاچێکی بەکارهێنن بۆ مەبەستی جادوو کە پێیان وایە ئەو واهیمەی کە لە مشکیانە پێیان وایە جێبەجێ بێت، پێیان وایە بەمە ئەگەن بە شتێک بەداخەوە. ئەم کارە زۆر ناشرینە و من لەگەڵ چالاکوانەکانی هاوڕێمان لە گروپی ئاژەڵدۆستی
هەوڵی تاومان ناوە بۆ ئەوی کە بتوانین ئەم کارە ڕاگرین ئەم کارە قێزەونە ڕاگرین و بەڵگەی تەواویشمان هەیە لەسەر ئەو بابەتە بەڵام لەبەر هەندێک بابەتی ئەمنی ناتوانین کە بەڵگەکان بڵاو بکەینەوە تاکو نەگەینە ئەوەی کە بزانین ئەو شێخ و ئەو جادوگەرانە چێن کە بە ناوی جادو و نوشتە و بە ناوی فێڵ و بە ناوی ساختەکاریەوە کارێکی قێزەونەکەن کە دەستی ئەم پشیلانە ئەبڕن بە تایبەتیش کە زۆربەی ئەو سەگ و پشیلانە کە دەستیان ئەبڕێ با بڵێن ڕەنگی لە جۆری ڕەشە کە پێیان وایە ئەمە جنۆکەیە پێیان وایە ئەمە یعنی لەبەر دەم ئەو کارە قێزەونە نازانێت چی بڵێ بەڕاستی. ئێرە شەڵتەری ئاژەڵان بە تایبەت سەگی ئازاردراوە لە هەولێر. لەسەراستی کوردستان و ناوچەکەیش زۆرترین ژمارەی سەگی لە خۆ گرتووە کە ژمارەیان نزیکەی 500 سەگی بێلانە دەبێت لە پێشتر لە 99 هاوکاریەکان لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دابین دەکرا بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئێستا تەواو کەم بۆتەوە. لێرە کۆمەڵێک خۆبەخش و کۆمەڵێک کارمەندی سکیۆریتی خزمەتی ئەم ئاژەڵە بێلانانە دەکەن ئەوەی ئەرچی ئەمتیمانی قورستر کردووە ئەوەیە کەوا سەگەکان بەشێک لە جەستەیان لەدەست داوە. یەکێک لە خۆبەخشەکان نەک تەنیا لە ناو شێڵتەری گەورە بەڵکو ماڵەکەی خۆشی کردووە بەلانەیەک بۆ داڵدەدانی ئاژەڵانی ئازاردراو. لێرە نزیکەی 14 سەگ بەخێو دەکرێت و تەمەنی یەکێک لە سەگەکان 7 ساڵە. ناوی جۆرەوزۆر لە سەگەکان نراوە وابەستەی خات و ئاشتی فەلەکەتین کاکەیی بوون ئەویش لێرە تەواوی خزمەتگوزاریەکانیان پێشکەش دەکا لە بیریشی ناکە کە تا ئێستا چەند سەگی دەست و قاچ بڕاوی بینیوە. تا ئەو شەڵتەرە نەبوو من نەمدەزان دیاردەکی وە حەسڵەن هەشە لە کۆمەڵگا بەڵام ئەوەی پێم سیر بوو بەرەبەرە سەگ ئەها دەستی نییە یعنی ئەمە خوای گیان ئەمە چۆن یان سارە لی داوە سەگ لی کردوتەوە چۆن ئاوا ڕاست و ڕاست ئەم دەسە براوەتەوە جارێکیشیان ڕێک بڕابێت دانێک بەێ جارێکیشیان لە شەڵتەر دەوروبەرمان کەمپێنێکی پاکردنەوەمان هەبوو دەوروبەری شەڵتەرمان پاکە کردەوە دەستێکم دۆزیەوە دەستێکی بڕاو زۆر ترسام ینی نوعێک بوو هەستێکی زۆر ناخۆش بوو شەو تابیانی خەم لێ نەکەوت ڕۆژی دواتر چوون بۆ یەکێک لە دکتۆرە ڤێترێنەرەکان وتم من پێم سەیرە ینی نەمەزانێوندا ئاژەڵی دەست بڕاو و پێ بڕاو هەیە لە کوردستان ئەمە چییە مەوزوعەکە خەڵک ئایا دەستیان نەشکی ئەبڕێنەوە فڕێدەن چێ مۆزوعەکە و دەستێکم دۆزیەوە لەبەر دەرگا وتی ئەمە مۆزوعێکی تر خەڵکی لە بوو لە کلینیکەکە تا ڕۆشتن بەدزیەوە پێوتم وتی لەسەر دەستی سەگ جادووەکرێ جادووی ڕەش. تۆ مەساڵی چەنە بەدەزانی؟ 3 ساڵ پێش ژمارەکە زۆرە بوو وردەوردە بەێ ینی سەگێکمان هێنای بۆرەیە لە شەڵتەر ببینی هەردوو لاقیان بڕێوەتەوە هەردوو لاقی پشتەوەی ڕاست و ڕاست بڕاوەتەوە فەقیرە یعنی ئێستا لە شەڵتەر ڕەنگە پێت بڵێن من ئەوە ئێمە بینیمانە ئەوەی کەژەنا بشت هێنا نفسی حالەتە زیاتر لە 26 کەیسی ئەوم بینی کە هاتنە شەڵتەر دەستیان بڕابوو لەماوەی چەندێکە تقریبا 2 ساڵ ئەوەی کە ئێمە بینیمان هێناویانە ئەوەی کە نەمان بینیوە ئەجەبا چەند ڕەنگە ئێمە ڕێژەی سڵایەکمان بینی بێ چۆن گرتویانە چۆنوان لێ کردووە چکە سەگیش ئاسانیە گرسینی بەس ئەکیت زۆر برادر بووە سەگەکە تۆ برادری مرۆڤەکە بووە اینجا وای لێ کراوە فەقیرە ینی بەدەلی وەفا و احتیمامی بە مرۆڤ ئەوە بووە ئەو دەستبڕینە بووە ئەگینا سەگی دڕ بەڕاستی تۆ ناتوانانی بگری. لێرە چەند کەسێک کە زانیان تیمی پرۆگرامی بنکۆڵی ئاگاداریان کردین کەوا لە باخیشی نزیک کەسێک لە ڕێگەی چەکی تاپڕەوە تەقەی لە سەگێکی پشدەری کردووە چاوەکانی شوێر کردووە ئەو کەسەی تەقەکەی کردووە خۆی هات و دەرگای کردەوە دیار بوو چەند سەگێکی دیکە بەخێو دەکەن کە لێم پرسی بۆچی ئەو کارت کردووە و تەقەت لێ کرد وتی خەریک بووە پەلامارمان بدا وە سەگی خۆیان نەبووە. کە گەشتینە شوێنەکە بینیمان بەستراوەتەوە بێچارە تەنیا لە ڕێگەی بۆنکردنەوە دەتوانێت لە دەوروبەری تێبگا ئەگەر نا چاوێک نەماوە بۆ بینین. ئەگەداریان کردین کەوا سەگێکی پشدەری ئەو سەگەی کەوا شەڕی لەسەرەکە وڵاتی تورکیاوێ وەکو مڵکی خۆی بیناسێنێەوە قەدەغێ لە وڵاتە ببرێتە دەرەوە واتە ئەو سەگاری کە لەوێن و لە هەرێمی کوردستانی بە سەگی پشدەری بەناوبانگە و مۆرکی هەرێمی کوردستانیە بەڵام تەقەی لێکراوە چۆن بوو دڵت هات باوا بڵێ تەقەی لێ بکەیت.
ڕاستی مەسەرە دڵاتن نێچکم ئیسانە چەندە بێزەمیر نیمە بەس زەڕیە بوو چکە زیانی هەبوو بەڵێ زیانەکەی چی هاتە ناو مەزرعایمە زۆر پەلاماری لە بۆ کوڕەکەم هینە ویستی بیگری ئەمیش کوڕەکەی خۆم بردەوە ژۆرێ و زۆر مەحاولم کرد لە بۆی بچم سەبر بیگرم و بیبمەوە دەست خاوەنەکەی بەس لە بۆم دەهاتەوە مەجبور یەک دوو گول لەشم لە بەدەست پێدا گوتم بەشکەم بڕوە نەڕۆی مەجبور هەستا لێمدا کە لێمدا بە تاپەر بەس بەو دەرەجە لێمدا لە بۆم مردنێ یعنی بەس گوتم برینداروی کە بترسێ بڕوە ئیدی ئەلیات دم چاوشتی بڕگزاندار بوو چاوەکان شێ بزانم زۆر کەس بووم زۆر تا ڕادە کوێری تاو کۆرە نیە برێت پەشیمان نەبووی کە تۆ بە تاپەر تەخەل لێ کرد ئەو هەڵە نەبن چاسمی هەیە بڵاوە بێتەوە بەێ 35 ساتمێتیدا 35 جد لێیاوە لێک تەقەکرد شێمانیەکە چیە بەدی و بەرێوەڵا ئەوەش نەفسە ئەمن پێم ناخۆش تەقەت دەکرد پەشیمان بووی بێت ناخوارم ئیجبار بووم ئەگەر ناتان ئەو توانی بیگەینیتە شەڵتەرەکان کە هەن سەگی پشت دەرخواستی زۆر لەسەر ڕەنگە خەڵکانێک پێویستیان پێ بێ مەمنونت بوونایە دەستیوانە بکردایە آخر نەمدەتوانێت چکە ئەوە بە خاوەنە خاوەنی هەبوو هەتی خاوەنی هەبوو لێ تەلەفۆنیشمان لە بۆی کرد خاوەنەکەوتی تەقی لێ بکە ناسەیە نا کە تەقەم لێ کرد ئەو کات زانیم خاوەنەکە چییە کە هات تەماشای کرد و پێم گۆ وەزعەکە کووە چوینە لای ئەو کاتی گوتی کاکە کێشە نێمادەم زەڕی هەبووە گوتی کێشە نێمادەم لێتاندایە ئەمن پشێمانم لەو شتێکە ئازیەتمدا ئەگەر زەڕی نەبایە نەمدەکرد هاتوومەتە تەیراوەی هەولێر بۆ لای گۆشت فرۆشێک وا دیارە بۆ کاری جادووی تەنیا ئاژەڵی زیندوو بەکار نایەت بەڵکو فێڵبازەکان چەندین ساڵە داوای هەندێک لە ئەندامەی جەستەی ئاژەڵانی سەربڕاو دەکەن ئەم خەسابش لەم بارەیەوە خەڵکی زۆر ڕووی تێکردووە زۆر کەسانێک دێن کە داوای سێشت ئەەکەن بەس دویان بە بەردەوام داوا دەکەن نەک لای ئێمە بەعام لای قەسابەکانی تریش ئەگەر بڵێن جەمعکەین هەمووی پێکەوە ڕۆژانە ئەو شتە ڕوو دەدا لەلای هەموو قەسابەکان یەکەمین شت داوای دڵی بەرخی دەکەن ئێستا زۆر داوای دڵی بەرخی دەکەن دووەمین جار پاشەوی ئەو ئێسخانە دێ ئەمە چیە؟ ئەوە شەپکەی دەستە ناو دەستی ئەو ئێسخانە زۆر بەڵێ ئەو ئێسخانە لە قەدیم و زەمانەوە کە داوایان کردووە یعنی ئەوەی بڵێن لەوەی قەدیمترە کاتی خۆی ئەوەیان بەکاردەینە زیاتر لەگەڵ قۆچی بزن قۆچی بزن ئەوە ئەو قۆچە ئێستا لێکرایتەوە حالیان ئەو قۆچەی بەکاردێنن بزن قۆچی بزن لەگەڵ ئێسخانە لە هەمووی بەڵێ بۆ جادوکردن لە هەمووی قەدیمتر و لە هەمووی کە پێشوەختە بەکار هاتووە ئەو ئێسخانە بووە ئەمەش بەڕاستی تەکلیفی ئۆشتانەمان بە بەردەوام لێ دەکرێت دۆست و ئەحباب هەیە کە تەکلیفمان لێ دەکە فیلان کە سۆشتا ئەمە دڵی ناسچێنین ئۆکەی دەیدەینێ بەس دەتوانین بەتاڵی کەینەوە تا ئێستا ئەمە ئەو شتەمان نەوتوە حەزمان نەکردووە حەز دەکەم جادوگەرەکانیش گوێیان لێبی بەعام قەسابەکان ئێستا بەسیترین شت ئەو دڵە کە ئەو کونەی لێ دەکەم یەک کونی بەسیتی لێ دەکەم دیار نییە بزانە دیار نییە کە ئەو کونەم لێکرد بەتاڵ بوو باش شتێشکە ئێستا ئەو ئێسخانە کە ئێستا ئەو پارچەم لێ کردەوە بزانە بەس بریندارم کردو بەتاڵ بوو خلاص ئەو زە لە قەدیمەوەکەوێ سقەی دەردەینین ئەو هەلێ دەکەین ئەوە بەتاڵە بێت بەڵێ ئەو لە ئەساس خۆت باوەڕت پێی هەیە کە ئاوا جادووەکرێ ئەمون باوەڕم بۆ شتەی نییە چۆن تاکید بە تاکید بەس کە ئەمە ئەوەندەی معلوماتمان هەیە تاکید کە ئەوانەی کە ئەو شتانە تاقیب دەکەن بەداخەوە زۆر لە جاهلیەتەکی زۆر دەژین زانیاری دەربارەی سەگی بێلانە و داتاکانی زۆربوون و سنووردارکردنیان لە ڕێگەی نەشتەرگەریەوە بە پێی داتایەکی پێشبینی کراو ئەگەر بۆ شارێکی وەکو هەولێر 2000 سەگی مێی بێلانە وەربگیرێ هەفتەی 2 ڕۆژکاری نەشتەرگەری واتە نزۆکردن ئەنجام بدرێ ڕۆژانە 3 نەشتەرگەری بکرێ لە کاتێکدا مێی سەگ لە ساڵێکدا 2 جار زاوزێ دەکات بۆ هەر جارێکلانی کەم 6 بێچوویان گوجیلەی دەبێ ئەگەر لە ناو نەچن دوای کەمتر لە ساڵێک زیاتر لە 23,500 گوجیلە دەست دەکەنەوە بە زاوزێ
بەهۆی نەشتەرگەری و پرۆسی نەزۆکردن لانی کەمژمارەکە بەتەواوی کەم دەبێتەوە لەسەر شەقامەکان بە دەگمەن دەبینرێن تا ئەو ڕادەیی هاوسەنگی ژینگە تێک نەچێت. ئێمە وەکو سافی ڕێکخراوی داکۆچنە مافەکانی ئاژەڵان ساڵانێکە داوامان کردو بە شێوێکی زانستی و ئەکادمی مامەڵە لەگەڵ ئەو پرسەی بکرێتن ئەویش بۆی ئەوەی کە شەڵتەرێک دروست بکرێتن لەو شەڵتەرە ستافی پسپۆر دا بمەزرێن یاخود تێیدا کار بکەن بۆی کە عملی کاستریشن یاخود لە زاوزێ خستنیان لە بۆ بکرێت لە بۆ ژمارەیەکیان بۆەوەی کۆنتترۆلی ئەو دیاردەیە بکرێتن یەکێکیان لەوانە ئەو کۆنووسێکە ئامادەمان کردی و پێشکەش بە بەڕێز پارێزگاری هەولێر کرایە بۆ شەڵتەرێک دروست بکرێتن بە شێوێکی یاسایی زانستی و ئەکادمی ئەوەکەی کۆنووسەکەیە ئەو نووسراوە لایەن بەڕێز وەزیری تەندروستیەوە کراوە لە بۆ ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوەی کە ژمارەی ئاژەڵی بێلانە بە تایبەتی سەگ کە ژمارەیان زۆر بووە وەروها ژمارەی گەستنەکەش زۆر بووە بۆ ئەوەی مامەڵە بە شێوێکی دروست لەگەڵ ئەو پرسە بکرێتن. زیاتر لە 2 ساڵە پرۆژە یاسای پاراستنی مافی ئاژەڵان لە هەرێمی کوردستان پێشکەشی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کرا لەلایەن سەرجەم فراکسیۆنەکانەوە پاڵپشتی لە پرۆژەکە کراوە بەڵام تا بساتە هیچ خوێندنەوەیکی بۆ نەکراوە بەڵام پاش هەوڵێکی بەرفراوانی بەرنامەی بنکۆڵ هەوڵی بەشێک لە ڕێکخراوە ئاژەڵ دۆستیەکانیش دوجار کۆبنەوەیکی تایبەتی بەرپرسانی ئیداری پارێزگای هەولێر بە سەرپەرشتی پارێزگاری بە دوای خۆی داهێنا بەرپرسە پەیوەندیدارەکان لێرن بە 2 ئەنجامی دڵخۆشکار لی دەرچوون کە بۆ یەکەم جار لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵەوە دەخرێتە ڕوو پلانێکی کاتی لە بۆ ماوەی 2 هەفتە حملەیەک دەست پێ دەکاتن لە گواستنەوەی ئاژەڵەکانی بێلانە لە ناوشار و لە شوێنە گرنگەکان لە ناو بازار بۆ پلانێکی دیکە استراتیژیە ئەوە پێویستی بە کولفەی زیاترە و پێویستی بە بودجێ لە بۆی دابین بکرێتن پێویستی بە شوێنە کە ئێمە لە ڕووی شوێنەوە زەویەکە دابین کراوە تەنها هەندێک بابەتی ئامادەکاری ماوە کە بکرەوە بودجێ پێویستیشی لە بۆ دابین بکرێتن کە پلانە استراتیژیەتەکە ماوەیەکی درێژ دەخایەنیتن و ئەو دەبێتە بەشێک لە وەڵامی ئەو پرسیارەی کە ئەو گرفتەی کە ئەمڕۆ هەیە لە شاری هەولێر تایبەت بە ئاژەڵانی بێلانە چارەسەر بکاتن لەبەرەوەی ئەو بابەتە 2 دیویە دیوێکیان بریتە لە مای بێزاربوونی خەڵک و ئەزیەتدانی خەڵک لەلایەنەوە ئاژەڵانە و ناشرینکردنی سیمای شار لەلایەکی دیکەشەوە دیوێکی دیکە هەیە ئەوانیش جارێکی دیکە لە چوارچێوەی کە لە ڕووی بەزەییبوونی مرۆڤەوە ئەوان ژنابی ئەزیەت بدرێنەوە ئاژەڵانە و خەڵک پەلاماریان بدا و لەگەڵەوەدا برسی بکرێن و لەگەڵەوەدا ببنێ هۆکاری ئەوەی کە ئەوای لێبێ ئەوان پەلاماری خەڵک بدەن لەو نێوەندەدا دەبێ ئێمە بە بڕیارێکی دروست لێ دەربچین کە لەلایەک ئەو بێزاری خەڵک چارەسەر بکەین کە حەقی خۆیانە لە لاکەی دیکەشدا ئەو ئاژەڵانەش بپارێزرێت. ئایا بە فعلی کەی ئەم شوێنە دیاری ئەکرێ و ئیشی تیاکرێ؟ بە تاکید شوێنەکە دیاری کراوە زەویەکە ئێستا زەوی پارێزگایە و بودجە لە بۆی داوا کراوەکە شوێنەکە هەل لە دەرەوەی شاری هەولێرە بەڵام بە تاکید شوێنێکی گونجاوە و مەساحەکەی مەساحەیەکی گونجاوە بەڵام دیسان تاکید دەکەمەوە تەنها زەوی کیفایەت نییە ئێستامە زەویەکەمان هەیە بەڵام بودجەیەکمان پێویست دەکات ئێستامە ڕۆیەکێک لە خۆبەخشەکان یەکێک لەو ڕێکخراوانەی کە لەو کارە کار دەکە ئەوانیشمان بەشداری پێکرد بوو کە سەرنج و تێبینی ئەوانیش لە لای ئێمە زۆر گرنگە باز لە کولفە دەکرا هەر سەگێک لە گواستنەوەی و لە خەساندنی تا پرۆسی ئەوە $100 پێویستە. وا دیارە بە تەنیا لە هەولێر نییە کەوا شوێنێک وەک لانەی نەزۆکردن و کەمکردنەوەی زانستی سەگەکان دیاری بکرێ بەڵکو فەرمانگەی ژینگەی سلێمانی و یەکێک لە کۆمپانیاکان پارچی ڕاهێنانەوەی ژینگەییان وەک لانەی ئاژەڵە بێلانەکان کردەوە. سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لەسەر پرسا سەرنجی تایبەتی خۆی هەیە. ئێمە پێویستە سوود لە کەلتوری خۆمان وەرگرین لە کەلتوری ڕابردووی ئێمەدا وەکو کورد ئەمانە شوێنی دیاریکراویان هەبووە پارێزراو بوونە خواردن و خواردنەوەی خۆیانیان هەبووە ئێستا زۆر گرنگە ئێمە لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەما یەکەم ئەو هەستە لای هاوڵاتی دروستکەین کە دەستبەرداری جانەوەری ماڵی نەبێ ئەوەی کە لەگەڵیدایە ماڵیە و سوودی لێوەردەگرێ ئەمێنێتەوە سەر ئەوی دیکەی کە ئێستا پێی دەوترێ بەڕەڵا وشەی بەڕەڵا لە ڕاستیدا ئەتوانم بڵێم تانەیەکی گەورەیە لەسەر هەموو مرۆڤێک ئەگەر ئێمە پێی ڕازی بین لە نێو ئێمەدا و لە شاری ئێمەدا شتێکەوێ بە نێوی بەڕەڵا چونکە بەڕاستی ئەم وشەیەکە بەکارە هێنرێ ئێمە هیچ کاتێک لەگەڵی دانین چونکە جان لەبەریش بۆ خۆی وەکو مرۆڤ مافێکی هەیە هەتا بکرێ ئێمە وەکۆڵێ ئەو ناوەجوانی لێ بدەین ئەوە لە ڕووی هزریەوە لە ڕووی کەلتوریشەوە زۆر گرنگە ئەوە بە مرۆڤ بڵێن کە جانەوەری ماڵی پێویستە لە نێو ماڵاندا بێ سێمیان ئەوەیەکە وەختێک بێلانە دەبن ئەبێ لە دۆزینەوەی لانیان بخۆین
بە پێی ڕێنمایەکانی جارانی حکوومەتی عێراقی حاڵەتی مامەڵەکردن لەگەڵ گیانلەبەری بێلانە لە چوارچەوەی وەزارەتی کشت و کاڵ بوو. ئێستاکە بەشێکی ئەم حاڵەتە دابش بووە کە دابش بووە کەوتۆتە لای لە نێوان ژینگە و لە نێوان کشت و کاڵدایە لە ڕووی ڕێنمایەکان. بەڵام بە هەردووکمانە لە هەوڵی ئەوە دێن لەگەڵ لایەنە جێبەجێکارەکان پارێزگارەکان لە هەوڵی دۆزینەوەی شوێندام ئەوەی بە ئێمە دەکرێت وەکو دەستەی ژینگە ئەمیانە کاتێک کە ئێمە کەسێک پرۆژەیەک ئەنجام دەدا ئەو پرۆژەی کە ئەنجامی دەدا داوامان لێ کردووە ڕوبەرێکی سەوزایی بە 125 یا لە 100دا ئەبێ دابینکە لە نێو پرۆژەکەی بۆ نمونە وەکو نمونەیەک باسکەین ڕۆژی 11 ڕۆژی ژینگەی پارێزگای سلێمانی بوو لەو پرۆژانێک کە لەو ڕۆژەدا کردمانەوە و بە ئەنجام مانگەیان ئەوەیە کە خاوەنی پرۆژەیەک وەکو کۆمپانیای ویستکار 22 دەبوایە سەوزکە بەڵام ئارەزومەندانەوە کەسکردن بە بەرپرسیارەتی 2.5 خستە سەری بوو بەستی دوونم فەرمانگەی ژینگەی سلێمانی لەگەڵ کۆمپانیای ویستکارە پارکی ڕاهێنانەوەی ژینگەییان کردەوە پارکی ڕاهێنانەوەی ژینگەیی پارکێکی 32 لەسەر ڕێگەی عربەت ئەبێتە شوێنێکی لانە بۆ گیانلەبەرانی بێلانە ئەوە خۆی لە خۆیدا دووشت دەگەێنێ یەکەمیان هەڵمەتە هۆشیارێکە جێگەی خۆی گرتووە دوو فەرمانگەکانی ژینگە بەکاری خۆیان نەستاون سێ هاوڵاتیش و خاوەن پرۆژەکانش بیر لەوە دەکەنەوە هەم ڕوبەری سەوزایەکەش دروستکەن لە هەمان کاتیشدا لانەیەک دروستکەن بۆ ئەو گیانلەبەرانەی بێلانە بوون. لە کۆمەڵگەی کوردیدا هەندێک عورف و عادەتی کۆمەڵایەتی و قسە و قسەڵۆک لەبارەی گڵاوی و نەفرەت و چەندین شتی دیکە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە هاوڵاتیان فرۆشراوەتەوە. لە 22 ئازاری ئەم ساڵ یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بۆ ڕێگریکردن لە سیحر و جادو نووسراوی ئاڕاستی وەزارەتی ناوخۆ کرد لە 21 ئازاری ئەم ساڵی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان ڕایانگەیاند بە هەموو شێوەیەک سیحر و جادو هاوشێوەکانیان بە هەموو جۆرێک حرامە. لە وتەبێژی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان دەپرسم ئەی ئەگەر تاوانی دەست و قازبڕینی ئاژەڵ بە زیندوی تێبکەوێ حکمەکەی چییە؟ مەسەلەی جادو و فالگرتنەوە و سەحر یەکێکە لەو بابەتانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بە هەموو شێوازێکەوە حەڕامی کردووە و تاوانێکی گەورەیە پێچەوانەی زۆربەی بنەماکانی قورئان و شریعەتی پیرۆزی ئیسلامە بەداخەوە ئێستا لە سەردەمێکداین تا ئێستاش خەڵکانێک هەن قناعەتیان لەسەر سەحر و جادو ئەو جۆرە بابەتانە هەیە. یعنی ئێمە ئەکرێ ئەو بابەتانە بە شێوەیەک لێک بدەینەوە کە خەڵک زۆرێک لە ناتێگەیشتن لە ناهۆشیاری بەرامبەر ئەو بابەتانە هەیە. لە ڕاستیدا سەحر تاوانێکی گەورەیە و لە هەمان کاتدا ئیسلام بە تاوانێکی گەورەی ناوزەندەکە و ئەوانەی کە هەرستن بە هەر شێوازێک لە شێوازەکانە ئەزیەتی ئاژەڵانەدەن و ئێسک و پارچەکانی ئەو ئاژەڵە بەکاردێنن بۆ مەسلەی فالگرتنەوە و مەسلەی سەحر و جادو ئەو جۆرە بابەتانە ئەوە بە هیچ شێوەیەک لەگەر ئاینی پیرۆزی ئیسلام یەک ناگریتەوە و بگرە ئەو کەسەی سەحرەکە ئەکا هەر تاوانبارە و ئەوەشی کە بڕوای پێهەیە یان سەردانی ساحیرێکەکە بۆ ئەمە بەستە هەر تاوانبارە. بۆیە ئێمە وەکو یەکێتی زانانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کوردستان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە نووسراوی فەرمی وەزارەتی ناوخۆمان ئاگادار کردوتەوە کە بە هەموو شێوازێک و بە توندترین شێوە ڕێگری بکەن لە هەموو ئەو جۆرە دیاردانەی کە هەیە بە ناوی سەحر و فالگرتنەوە لە ناو کۆمەڵگەی کوردی و لە هەمان کاتیشدا هەموو ئەو کەسانەی کە ئەو جۆرە کارانە ئەکەن ئیجراعاتی پێویستیان لەگەڵ بکرێت لە ئەوەی ڕێگر بین لەو جۆرە دیاردانەی کە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامە و لەو پەنایە کۆمەڵێک بازرگان و تیجارەت بەو بابەتە ئەکرێ و سوکایەتی بە ئیسلام ئەکرێ و کۆمەلگا ناشیر نەکرێ و لە هەمان کاتدا دەست بۆ کارێک ئەبردرێت کە ئیسلام پێ ڕازی نییە و هیچ لە واقعی هیچ تاکێکیش ناگۆڕی. ئازاردانی هەر ئاژەڵێک بە هەر بیانوێک بی پێچەوانەی بنەماکانی پیرۆزی ئیسلامە چونکە دەیان فەرمودەی پێغەمبەر هەیە کە باس لەوەیەکە بە هیچ شێوەیەک دروست نییە ئاژەڵان ئەزیەت بدرێن و بسووتێندرێن و برسی بکرێن. هەرچەندە تا ئەم ساتە ئامارێکی ورد لە بەردەست نییە و ناتوانرێ بزانرێ ئاژەڵ بێلانەکان بە تایبەت سەگی بێلانە لە هەرێمی کوردستان داژماریان چەندە بەڵام پێشبینی دەکرێت زیاتر لە 20,000 ئاژەڵی بێلانە هەبێ بە تەنیا لە سلێمانی 5 بۆ 6,000 ئاژەڵی بێلانە هەیە کە لەلایەن حکوومەت و هاوڵاتیانەوە خاوەندارێتی ناکرێن.